بەڵازان خۆشەویستانمان لە چاوەری سێمی بەرنامەکەماندا باز لە ناسانی دیمەن و سروشت و ئاژەڵی کێوی کوردستان دەکەین بە جیهان. چەند گەنج جێگەستاون بە دیۆکۆمنتاری سەبارەت بە ئاژەڵی کێوی بە سروشتی کوردستان بۆ کەناڵێکی جیهانی کە تیایدا بە حەوت ئەڵقە و هەر ئەڵقەیەکیان کاتژمێرێکی خەیاندووە زیاتر مەبەستیان بۆ کە بۆ جیهانی بسەلمێنن کە هەرێمی کوردستانی شاخەکان هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە سروشتێکی جوان بە دەرنیە لە ئاژەڵی کێوی و چەندین ئاژەڵی کێوی تێدایە کەمە گرنگی و ئەهمێتێکی زۆری هەیە بۆ زۆرێک لە توێژەران بۆ ئاژەڵ دۆستانی جیهان بە دوای هەرێمی کوردستان بە دوای ئاژەڵی دەگمەنی هەرێمی کوردستاندا بگەڕێن کە لەو ڕێگەی ئەوانیشتوانیانە ئەم هەوڵە ئەنجام بدەن و بتوانن سروشت و ئاژەڵی کێوی بە جیهان بناسێن. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان بەڕێز هانا ئەحمەد ڕەزا سەرۆکی ڕێکخراوی پڵنگانی بێسنوور و بەهێز فارۆخ شارەزای ژینگە و ژیانی کێوی و بنوار ڕزگار عەبدوڕەحمان زیندەوەرزان و فۆتۆگرافەر. یخوا بەخێر بێن، سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێن یخوا. ئانا خانەگەل لە بەڕێستەوە دەست پێ بکەم کەمێک باز لە ڕێکخراوەکەتان بکەن ئەو ڕێکخراوی ئێوە کاری چۆنەوە ئامانجی کارکردنی چۆن. زۆر سپاس بۆ میواندارێکەکەتان. ڕێکخراوی پڵنگانی بێسنوور ماوەی زیاتر لە 2 ساڵە دامەزراوە و ئامانجی ڕێکخراوەکەمان پاراستنی گیانەوەرە کێویەکانە کە مەترسی لە ناوچوونیان لەسەر ئاسی هەموو دنیا و دیارە لە وڵاتی خۆشمانەگە لەسەر ئاسی دنیا مەترسی لە ناوچوون لەسەر بێ لە وڵاتی خۆمان بارودۆخیان زۆر خراپترە و لەبەرەوەش ئامانجەکەمان زۆر کورت کردوتەوە لەبەرەوەی زۆربەی گیانەوەرەکان لە وڵاتی ئێمەیە دەگمەنن و بەهۆی ئەو هەموو ڕاوکردن و ئەوەی کە نەپارێزراون و چاودێری نەکراون ڕۆژ بە ڕۆژ ژماریان بەرەو کەمبوون ڕۆشتووە. لەبەر ئەوەیە زیاتر تەرکیزمان لەسەر ئەو گیانەوەرانەیە کە ژماریان زۆر کەمە و زۆر دەگمەنن و مەترسێکی زۆریشان لەسەرە هەم ڕاوەکرێن هەمیش گەڕان بەدوایانە ئاسان نییە تاکو بتوانی بە باشترین شێوە بیان پارێزیە بە شێوەیەکی زانستی بیان پارێزی. لەبەرەوە زیاتر ئێمە ئەمانەوێت ئەم گیانەوەرانە وەکو چەترێک بەکاربێنین لەژێر چەتری ئەوانە هەموو سروشتەکە بپارێزین. کاوتەیەکێکی تر لە ئاماجەکانمان ئەوەیە یا با بڵێن دەرەنجامەکانی چارەسەرکردنی کێشەکانی گیانەوەران دروستکردنی ناوچی پارێزراوە بە شێوەیەکی زانستی بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی ئەو ناوچە پارێزرانەوە هەم گیانەوەرە دەگمەنەکان بپارێزین هەم ئەو سروشتەی کە لە ناوچە پارێزراوەکانە هەیە بپارێزی. ئامانجی ئێمە ئەوەیە و ئەو ڕێگانش کە بەکارهێنین بۆ ئەوە بۆ پاراستنیان چەند ڕێگایەکە یەکێک لەوانە هەموو ئامانجمانە کە پەیوەندی پتە و لەگەڵ خەڵکی ناوچەکان دروست بکەین ئەو ناوچانەی کە هەمە جۆری گیانەوەری تایە زۆرە خەڵکی ناوچەکە خۆیان وا بکەن کە خۆیان ناوچەکە بپارێزن نەک ئێمە وەکو ڕێکخراوی حکوومەت بچێت بڵێت ئێوە ئەبێ ڕاو نەکەن ئەبێ ئێوە نەچنە سروشتەکەەوە سوود لە سروشتەکە وەرنەگرن بە پێچەوانەوە. لە ئێستاە بۆ پاراستنی هەمەجۆری زیندەوەری لەسەر ئاسی جیهانیشە ڕێگایەکی نوێ هەیە ئەویش پێوترێ کمیونیتی کۆنسەرڤیشن و ئەو بوارێک ئێمە کاری تیاکەین واتە پاراستنی سروشت. کمیونیتی کۆنسەرڤیشن واتە پاراستنی سروشت لە ڕێگەی خەڵکەکانەوە کۆمەلگە خۆجەیەکانەوە بۆی خۆیان بتوانن هەم لە گرنگی با بڵێن جۆرا جۆری زیندەوەری و سروشتی ناوچەکەی خۆیان تێبگەن هەم ئێمە وەکو ڕێکخراوە حکوومەت بتوانین توانەسازیان بۆ بکەین پاڵپشتیان بکەین هاوکاریان بین بۆی بتوانن ناوچەکانی خۆیان بپارێزن. ئاماجی سەرەکی ئێمە ئەوەیە و لە ئەنجامیشە ئێمە وەکو خۆم لە ساڵی 2021ەوە لەگەڵ بەهێز و نەبەزە هەوڵ ئێوەمان ناوە کە ئەو ناوچەی کە ئەمان چەند ساڵە ئەیانەوێ خزمەتی بکەن و بیپارێزن بتوانین بەیەکەوە زۆر بەباشتر بە هێنانی تەرکیزی نێودەوڵەتی بایەخی نێودەوڵەتی بتوانین بە شێوەیەکی زانستی ئەو ناوچەیە بکەینە ناوچەیەکی community led conservation area واتە ناوچەیەکە لەلایەن کۆمەڵگە خۆجیەکەی خەڵکی بەمۆ خۆیەوە بپارێزرێت. باش من دێمە سەر ناوی ڕێکخراوەکە بۆ لە ناو هەمانە پڵنگ بەڵام با دەرفەت بین بەو بەڕزانسکە بەهێز بە حکومی شارەزایەکەت هەم لە ژینگە و هەم لە با بڵێن ژیانی کێویە هەرێمی کوردستان ژینگەی ناوچە سروشتیەکانی
و ئەو ئاژەڵە کێویانە جا باڵندە بن ئاژەڵ بن کە هەیە هی ئەوە ئەهێنێ کە زوومی با بڵین کامێرای کەناڵە جیهانیەکان بێتە سەری بای ئەوەندە هەم ژینگە و هەم سروشت و هەم ئاژەڵی کێویمان هەیە کە بتوانین ئیشی لەسەرکەنیان بیپارێزین ئەسڵن ئێمە هەمیشە وتومانە سروشت و ژینگەی کوردستان سروشت و ژینگەیەکی جوانی هەیە و ڕێژە و ژمارەی ئاژەڵە کێویەکانیشمان وەکو جۆر تا ئێستا لە ئاستێکی باشە بەڵام ئەتوانین بڵێن بۆ هەر جۆرێک ئەگەر بە جۆرەکان جای بکەینەوە لە ئاستی پێویستان نییە بۆ ئەمەش پێویستی بە پاراستنی زیاترێ بۆی ڕێژە و ژمارەیان زیاتر بکات و لەگەڵ ئەوەیشە سروشتەکەیشان پارێزراو بێ وەکو ئەوەی کە سروشتەکەی لەبار بێ بڵێت تا ئێستا لەبارە بۆ ئەوەی کە بپارێزرێن بۆ ئەوەی لە دەست دەرنەچێت بۆ ئەوەی کە ئەوەی هەیە بمێنێتەوە و زیادبوون بکەن یعنی ئەوەی کە ئێمە بۆ نمونە فۆکسی کەناڵێکی وەکو BBC هاتوتە سەر ناوچەکەمان ڕاستی بەشی هەرە زۆری سەرکەوتنی ئیشەکەیان بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە ئەزمموی چەند ساڵی خۆمانمانتیا بەکارێنەکنا وەکو ئەوەی بڵێ کە بە ئاسانی ئەم شتانە ئەتوانرێت بەدەست بێت و ئەتوانرێت بۆ نمونە بەرنمەیەکی لەو شێوەی لەسەر بکرێت لە ڕاستیە ئاسان نییە لەبەرەوەی بارودۆخی چیاکانی ئێمە گونجاو نییە ئەمە بەشێکی بەهۆی ئەوەی کە بارودۆخێکی خراپ دروست کراوە لە چیاکان بەهۆی ناوچەی پێکدادان و شەڕ بۆ مینێکی زۆری تایە و پارێزراوی لەسەر شاخەکانمان نییە ڕێژە و ژمارەی ئاژەڵەکان زۆر باش لە ئاستی پێویستانی کاکباز دەگەڕێنە لە ناوبڕێک وەرەگرین دەگەڕێن گفتوگۆ زیاتر بەرداوای پێ دەدەین چەند دیمەنێکی شەر وابزانام ئامادەیە هاوکارەمان پیشانی ئێمە و هەر بینەرانیشی دەدەن کە لەو ناوچەی تۆمارتان کردەوە بوونی هەیە ئەمە یەکێک لەو دیمەنانەی کە دیارە لە وەرزی زستانە تۆمار کراوە زیاتر عادەتەن کە تیمێکی بیانیەتە وڵاتی خۆمانەوە کە دەستکەوتێکمانە بێ هەمووی پاڵی ئەینێنە پاڵی تیمە بیانیەکە و ئەزانن ئەگەر ئەوان وەکو فراد ڕەسێ هاتوون شتیان دۆزیۆتۆ بۆ ئێمە بەڵام ئەوەی دیار نییە ئەو هەموو جوهدەیە ئەو هەموو هەوڵەیە کە تیمەکەی ئێمە یاوێتی بۆ ئەوی ئەو ڤیددیوانەمان دەستکرد بۆی ئەو تۆماران نەمان دەستکرد ڕاستە تیمەکە هاتوون ئەگەر ئەوان بۆ نمونە کۆمەڵێک کامێرەی زیاتریانێک کە لە توانای ئێمەیان نەبووە کامێرەمان بە ئاسانی دەست نەکەوتەوە هەرزان نییە و کامێرایانە بۆ نمونە نەماتوانیوە هەموو ئەو کارانی کردومانە بۆ نمونە لە سەرگیرفانی خۆمان بووە ئەوە نەماتوانێت و بە بەردەوامی چاودێری کامێرەکانمان بکەین بەرەو کامێرەمان بە بەردەوامی دانەناو بەڵام بەهۆی هاتنی تیمەکەوە کاتێکی زیاترمان بۆ تەرخان کردووە ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە وای کردووە سەیریکە یعنی تەنها یەک پاڵپشتی ئەوەنە کەمیش بکرێ ئەم تیمە ئەوەنە لە خۆ بردووە ئەوەنە بتوانایە ئەتوانێت کاری گەورە بکە ئەمە مانایوەنی ئەوان هیچ شارەزە کە هاتوون دەبان هەر بۆ زانیاریتان پاتریک لە ڕێگەی ئیمێڵێکەوە پەیوەندی بە منەوە کرد وتی سێرچمان کردووە پلانێکی وامان هەیە دۆکیمەنتارێکی ئاسیا هەیە کە BBC بەتەمایە بەرهەمی بێنێ ئەم دۆکیمەنتاریە هەتا بەشێکی ئەمانەوێت لەسەر دارستانەکان بێ و لە ئەنجامی سێرچکردمان ناوی تۆمان بینیوە و کارەکانی ئێوەمان بینیوە و بیستمانە کە پڵنگ لە وڵاتی ئێوە هەیە و ئەمە بۆ خۆیان بۆ BBC عادەتەن ئیش لەسەرەوەکەن شتێک سەرنجڕاکێش بێت کار لەسەر ئەواناکەن بەو شێوەیە کە یعنی هیچ بەتەمان نەبوون ئەم دۆکمنتارە ڕووبە تەنها پرسیاریان لەمە کەوتیان ئایا تۆ تەسەورەکەی گرتیمەکەمان بێ بتوانی سەرکەوتوو بین منیش دڵنیاییم یانێ بە پشبەسم بە تیمەکە تەبان و باسی ئەوە شەکەن خۆیان کە ڕاستە پێش ئەوە ئێمە هەموو ئۆتۆمارانی کە هەما بۆ هی پڵنگی نێرە بووە لە ئەنجامی ئەم کارە بۆ یەکەم جار مێمان دۆزیەوە بەڵام ئەمە مانەوە نیە تیمەکەی ئەوان دۆزیوانێتەوە ئێمە ڕێنوێنیمان کردوون ئێمە بردومان ینی ئەوە بۆی ڕوون بێ لە لای کوردی خۆمان بۆی هەمیشە ئێمە هەستێکمان بە کەمزانی هەیە عادەتەن کە و ئەزانین بیانەکان دەوریان هەیە بەڵام ڕاستیە تیمەکەی خۆمان بۆ دەستخۆش بەخوا کاکبێت بێنە و لای بەڕێستان کەمێک بورە پێم بڕیت پێشتر بە جیهانیکردنی ئەم بابەتەتان چۆنیە چۆن پەیوەندیتان کرد بەم تیمەی کەناڵی BBC و بێت ئەم سروشتی کوردستان و ئاژەڵێکی دۆکۆمنت بکات و بێت تۆماری بکات وەکو خاتوهانایش ئاماژەی پێکرد لە ڕاستیا
ئەوان پەیوەندیان بە ئەمەوە ئەوان پەیوەندیان ئەوان پەیوەندیان بە خاتوانەوە کردووە و خاتواناشەوەی کە ئێمە لە ڕابردووە ئەزمونێکی زۆرمانە بووە لەسەر ژیانی کێوی بە وەکوتیم لە ڕێی ینی بە پشتبەستن بەو ئەزمونەی کە لە ڕابردووە هەمان بووە دڵنیایەوەی پێداوە کە ئەتوانین کارێکی وا بە سەرکەوتوی تێپەڕێنین و ئێمەش ئەتوان بڵێم ینی ئەمە ینی با تەواوی ڕوون بێ وەکو خاتواناش ئاماژەی پێکرد سەرکەوتنی ئەم ئیشە لە ڕاستیان لە BBC خۆیوە نەبووە چکە BBC لە وڵاتان نەبووە ئەزمموی نییە لەگەڵ چیاکانی ئەم کوردستان سەرکەوتنی ئەم کارە لە ئێمەوە بووە ئەتوان بڵێم تەواوی بوونی ئێمە ئەم کارە تەواوی بچکە هەموو ئەوەی لە توانامانە بوو ئەو ئەزمونەی کە لە ڕابردووە هەمان بوو بەکارمان هێنا لە پێناو سەرخستنی ئەم بەڵگە فلیمە ئەویش بۆچی بۆ ئەوەی ئێمە ئەمانزانی کە ئێمە نوێنەری وڵاتێکین نەمانەویست کە ئەم کارە بە کەم و کورتیەوە بڕوە یعنی هەنێک کات زۆر زیاتر لەوەی کە پێویست بووە هەنگاومان ناوە هەوڵمان داوە تەنها لەبەرەوەی کەمترین کەم و کوڕی پێوە بێ و خۆی هەر ینی بەرهەمێنەری ئەم بەڵگە فلیمە پاتری خۆی ئاماژەی پێکاڵێ ینی قورسترین کارمان بووە لە ناو ئەو هەموو ناوچە کە ئیشمان تیا کردووە لەبەرەوەی بۆچی ئەوە با بڕۆینەوە سەر وەڵامەکە پێویستیکەن بەوەی وەڵام ئەو پرسیاری پێشتر کردو یعنی کە بارودۆخی وڵاتەکەی ئێمە ڕاستە بۆ نمونەوەکو گیاندار هێشتا گونجاوێتی ماوە بەڵام وەکو بارودۆخی ئیشکردن لەسەریان زۆریانی تووشی ئاستەنگیە وەکو پێشتریش وتم هانیجگە لەوەی کە ناوچەکانمان من ڕێژکراوە شاخەکانمان سەختی خۆی هەیە کە شوواکانمان هەنێک کات ڕێگرە بێ لە هەمووی ناخۆشتر ینی کەمی ئاستی تێگەیشتنی تاکی کۆمەلگاکەمان ڕاست یعنی ئێمە لەم کارە کە کردومانە ئەنی ڕەنگە خەڵک ئەو شتانە نەزانێ بەڵام ئێمە یعنی توان بڵێم هەنێک کات تووشی شەڕ بووین ینی لە پێناو سەرخستنی ئەم کارە چکە تێگەشتنی تاکی کۆمەلگاکەمان نەگەشت تووشی کامیرەشکان بووین تووشی ینی هەنێ ڕێگیری خەڵک هەبووە کە ینی بەحساب ینی کەسی ڕۆشن بیریش بوو بەس لەبەرەوەی خۆی بەشدار نەبووە هەوڵی داوە بربەست و بە دروستکە ینی لە بەهۆکاری ئیرەی هەبووە بۆ نمونە کەس هەبووە ینی بەلێدان لە بەرژەوەندی خۆی داناوە لە کاتێک ئەمە ینی ئەگە ببێت بچاتە بواری بەرژەوەندیەوە لە بەرژەوەندی ئەم وڵاتە هەموویەتی چکە جوانی وڵاتە پیشانی دنیای دەرەوەدەی بەڵام کە تۆ بۆ نمونە وێنەی ئاژەڵی کێوێگری یان بۆ نمونە هەنێک کات باس لە پاراستنیەکەومانە لە بەرامبەریش تا تاقمێکی دیکە هەیە کە بۆ نمونە ئەمەی تۆی پێ ناخۆشە ئەو حەزەکە بۆ نمونە ئاژەڵەکەوەکان بکوژیان بۆیە هەمیشە ئیشەکانی تۆ بە مەترسی لەسەر خۆی بینە بە گرفت لەسەر خۆی بینێ هەوڵەدا بربەست و بۆ دروست بێگومان هەموو ئیشێک لەم پەر بربەستی هەیە ڕاستکاندن ینی مەبەستم ئەم هەموو ئاستەنگەی تێ بەڵام لە زۆربەی وڵاتانی تر ئیشان تیا کردووە لە بەروەی ناوچەی پارێزراو هەیە چاودێرێکی چڕ لەسەر ناوچەکە هەیە یعنی تەنانەت ژیانی گیاندارەکەوەکانیش سروشتیەتیە دەستخۆش جاین و لەی جەناب با بچینە لای کاک بنواریش کاک بنوار جەناب هەم زیندەوەرزانی هەم فۆتۆگرافەری ینی فۆتۆگرافر لەوانەیە بۆ ئاهەنگێک بۆ بابەتێکی ڕۆژنامەوانی ئیشێکی تر بێ بەڵام ئەوەی تۆ چیتە سروشتەوە دا ئەنیشی بە دیار زیندەوەرێکەوە باڵندەیەکەوە ئاژەڵێکی کێوە کاتی ئەوێ وانە لێزانینی ئەوێ بووی کە تۆ فۆتۆیەک بچرکێنی تو ئەم فۆتۆی دەنگدانەوەی خۆی هەبێ من حەزەکەم لەسەر و ئەزمموی خۆت یان چه جیاوازیەک لە نێوان ئەم فۆتۆگرافەری و فۆتۆگرافەری ئاسایی کەسێکی وڵایی من عادەتەن کامێرەشتم هەیە اینجا کامێرەکان لێنزی کە گەورەی پێوە ئەوانە جارجار پرسیارەکان ئەڵەن ئەو بۆ نایت ڕسممان بگرین جامیژعاتن ئەیکەم بە نوکتە ئەڵێم وڵای من بەس ڕسمی حیوانەگرم ینی داهلی برنەکەم بەس ئەمە با بڵین مەجالێکی جیاوازە لە فۆتۆگرافیا و فۆتۆگرافی و ڤیدیۆگرافیش کە تۆ یەتە سەر مەسلەی ڤیدۆکردنی حیوانی کێوی ئاژەڵی کێوی و باڵندەی کێوی زۆر جیاوازە لەبەرەوەی پێویستی بە تەحملێکی زۆرە و پێویستی بە چاوەڕوانی و خۆحازرکردنێکی زۆرە و زۆر جاریش کەش و هەوا و ئەو شتانەی زۆر مرتاح نییەوە کۆی کە تۆ لە ستۆدیۆیە کابیت و کاک بەهێزیش هەر لەم بوارەیە زۆر باشن لەگەڵ کاک نەبەس کە زۆر باشە زانن بۆن ئەم پرۆگرامی BBC کە ئێمە 3 ساڵە خەریکین هەر ئاوا عنی بە هاکەزایی دەرنەچووە و ئێمە بۆ ماوەی 3 ساڵ کامێرەمان داناوە لەم شاخانە و بە بەردەوامی چوینەتە سەر کامێرەکان بۆی بزانین ئایا ڤیدۆی گرتووە ڤیدۆی نەگرتووە کامێرەی چاودێری
پێوترێت کامێرە تراپ ئەم جۆرە کامێرایانە حاسەیەکی تایە کە تۆ کاتێک ئاژەڵێکیت ئەکەوێتە ئیش و ڤیدۆکاگرێت ئەو کامێرانی کە برادرانی BBC هێنابیان هەمووی کامێرەی پێشکەوتوو بوون بۆیە کێشەی تەکنیکی تیا بوو فێربوونێکی زۆری پێویست بوو لەلایەن تیمەکانی ئێمەوە بۆ ئەوەی کە بزانین ئەم کامێرانە چۆن بەکارێت چونکە زۆر تازە بوون بەس خۆشببختانە ینی لە دوای ساڵی یەکەمەوە وای لێ هات کە تیمی BBC ئەسڵەن ناهاتنەوە بۆ ئێرە ئێمە لەگەڵ منە چوون بۆ لای کاک بەهێز و ئەوان و ئەچوین کامێرەکانمان باڵێن سیانە ئەکرد و هەر کێشەیەکی بۆە چاکمانە کرد و خۆشببختانە زۆر ڤیدۆی باشیشمان دەستکەوت لێی کە تیمەکە زۆر ینی سوپرایز ببوون ینی لەو قەناعەتیانە بوون کە بەبێ خۆیان بتوانین ئێمە ئەم شتانە بکەین بەڵام زۆر پێیان خۆش بوو زۆریش هەستێکی خۆش بوو بۆ ئێمە کە ئەمان توانی بڵین ئێمەش ینی توانامان هەیە و ئەو تەجروبانەی کە برادران هەیەە بۆ چەند ساڵ 10 ساڵ 20 ساڵی ڕابردوو هەمووی ینی جێی خۆی گرت و زۆر بەرهەمێکی باشی لێ دەرچوو. زۆر باشە خاتوانە بین و لای بەڕێستان لە هەرێمی کوردستاندا ئاژەڵی دەگمەن هەیە یان درکتان پێکرد بێ یان توێژەرانی وڵاتانی دیکەش بێنە ئەم سنووری ئێمە و بگەڕێن بە شوێن ئاژەڵی دەگمەندە و ئاژەڵانە کامانن زیاتر وڵا لە وڵاتی ئێمە ئەکرێ بڵێن زۆربەی زۆری گیانەوەرەکان دەگمەنن بەداخەوە بەڵام ئەگەر مەبەست لەسەر ئاسی جیهانی بێ کۆمەڵێکی زۆرمان هەیە توانێ ئێمە زیاتر باس لە شیردەرەکانەکەین کۆمەڵی شیردەرەکان بەڵام کۆمەڵی ترمان هەیە باڵندەکانمان هەیە خشۆکەکانمان هەیە و شکاوەکیەکانمان هەیە ئەمانە هەرێکە بۆ خۆیان هەم تایبەتن بە وڵاتی ئێمە یعنی خۆماڵین ئەندەمکیان پێوترێ بۆ جۆرێک لە وشکاوەکی هەیە کوردستان نیوتی پێوترێ هەر بە ناوی کوردستانەوە لە هەموو ناوچانەی شاخی زاگرۆس کە بە کوردستان تێپەڕێ لەو شوێنەیە هەیە لەبەرەوە ئەندەمیکە خۆماڵیە ئەمە ینی لەسەر ئاسی خشۆکەکانیش جۆرێ مارمان هەیە بە پێرە کوردستانیکایە ئەمە هەر بەنای کوردستانەوە ڕۆکمان هەیە نەک هەر بەنای کوردستانەوە بەنای یەک ناوچی کوردستانەوە ئەمانە ینی ئەندەمیزم واتە تایبەتمەندی جۆرەکان لە شاخی زاگرۆزە لە کوردستانی خۆمانە زۆرە بەڵام ئەگەر باسی شیردەرەکان خۆیان بکەین بەتەنها شیردەرەکان تەمەن ئەوانن کە وەکو ئێمە کاری لەسەرەکەین شیردەرەکان چەند خاصەیەکیانێ تایبەتمەندیەکیانێ ئەوانەی کە بەچکەیانە بێ ئەوانەی کە بۆ نمونە لەشیان بە تووکیا بە مودا پۆشراوە کە بەچکەیانە بێ شیری ئێنێ ئەمانە هەنێک تایبەتمەندیە کە شیردەرەکان هەیەە وەکو پڵەنگ و چقەڵ و ڕێوی و سوچڕ و چالاکە و ئیتر ئەمانی کە لە وڵاتی خۆمانە نزیکەی ئەکرێ 75-80 جۆری بەس لە کوردستانە بێ ئەگەر لەسەر ئاسی وڵاتی عێراق باس بکەین وڵاتی عێراق تا ئێستا 93 جۆر دیاری کراوە ئەکرێ جۆری تریشمان هەبێ کە تا ئێستا دیاری نەکراون بەڵام زۆرینەی لە وڵاتی خۆمانە لە کوردستانایە ئەو لە 75 جۆرە ئێمە هەتا ئێستا ینی بە شێوەیەکی گشتی نزیکەی 15-20 جۆرێک 16 جۆرێکیان بەردەوامی ئەکەوێتە بەردەمی کامێرەکانمان ئەوانەی کە زۆر دەگمەنن پڵنگە کە هەتا ئێستا ئێمە بۆ خۆمان من خۆم لە ساڵی جۆر هەبوون پڵنگ تەنها یەک جۆر لە وڵاتی ئێمە هەیە ئەوە پێوترێ ناو باوەکە پێوتێ پێژەن لەپەرد تەمان زۆر کێشەی دیبیت و مناقەشە زۆر هەیە لەسەر بۆچی ئێمە پێڵێن فارسی بۆچی پێناڵێن کورد لە وڵاتی خۆمانە هەیە بەڵام ڕاستیە شتێک هەیە یەکەم جار ئەم پڵنگە کە دۆزراوەتەوە کەسێک با بڵێن توێژەرێک دۆزیوێتەوە کە کاتی خۆی هاتووتە مەنتیقەیەک پێوتراوە پەرژە لەو سەردەمەیە کە بۆ یەکەم جار تۆماری پڵنگ کراوە بۆ ئەو کەسە مافی خۆی هەبوو ناوی بنێ ئێستا من ئەگەر جۆرێکی تازە بدۆزمەوە مافیەوەم هەیە بەناوی خۆمەوە بەناوی باوکم و بەناوی دایکم هەر شتێکی بێ بەناوی ئەو شوێنەوە ناوی برێم ئەو کەسەش بەو ناوە ناوی ناوە ئیتر بەو شێوەیە دابڕاو بەسەری ئەمە یەکەم هۆکار دووەم هۆکار ئەوەیە کە هەتا ئێستا زۆرترین جۆری پڵنگ لە ئێرانە و هەتا ئێساش هەروە بووە هەر بەو شێوەیەش ماوەتەوە زۆری نەکەشی لەکوێیە لە ئێران وڵاتێکی گەورەیە تەمان ئەگەر سەیری هەڵکەوتی جوگرافیەکەی بکەین ئەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی ئێرانەوە نەک بکەوێتە بەشی ڕۆژ ئاوایەوە ئەو بەشی ڕۆژ ئاوای ئێران کە پڵنگی تایە ناوچی زاگرۆسە شاخی زاگرۆسە ئێستا کە من بۆ نمونە ئەندامم لە گروپی پسپۆری
ڕێکخراوی ئایسیان بەشی پشیلەکان ئەم ساڵ هەڵسەنگاندنی نوێمان کردو بۆ پڵنگ کردومانە بە 4 زۆنەوە یا 4 ناوچەوە 4 شوێنی تایبەتەوە زاگرۆز ماونتن یەکێکە لەو زۆنانەی کە پڵنگمان تایبەتمەند کردووە کە کوردستانی خۆشمانەگرێتەوە کە ژمارەی زۆر کەمی هەیە هەموو کارکە بۆ ژمارە کەمە هەموو مینەتی شەڕ و شۆڕەیە هەمەوەیە کە پسپۆری تایبەتمان نییە لەم ناوچەیە بە دوایە بگەڕێ شارەزاییمان کەمە ناوچەکەش خۆی بۆ خۆی ناوچێکی سەخت و زەحمەتە و مین ڕێژیش کراوەمانە هەمووی هۆکارە و بەهۆی سیاسەتیشەوە تەبان ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە تا ئێستا ژمارەیەکی کەم لە پڵنگ هەیە لە ناوچەی زاگرۆسە هەتا ئێستا من خۆم کە بەردەوام لە ساڵی 2010 کامێرەم داناوە توانیمە لەواچێت چەندانێکی کەم پڵنگ تۆمار بکەم لە 3-4 ساڵی شەکەبەیەکەوە کامێرە دانین هەتا ئێستا توانیمانە 12 دانە دیاری بکەین بەزە 12 دانێ بۆی هێلیان کوژرابێ ڕاو کرابن ینی نازانین ئەوە دەگمەنیەکەی پڵەنگە بەڵام لەگەڵ پڵەنگە کەمتیارمان هەیە ئەوانی زۆر دەگمەنە چکە ڕاوەکرێن هەنێک عقیدە ئەومان هەیە کە بەداخەوە وای لێ هاتووە کە کەمتیار زۆر ڕاوەکرێ و کوژرێ لە کاتێکە کە گیاندارێکی زۆر گرنگە و بەهێز و بنواریش دۆکیمنتارێکیان لەسەر کرد لەم فترەیە بزنی کێوی کە نێچیری سەرەکی پڵنگە ئەوانیش خۆیان دەگمەنن بەداخەوە هەنێک هەڵا زانیاری هەڵە لە کۆمەڵگەی ئێمە بڵاوکرێتەوە ئەڵێن گیاندارەکان یا حیوانە کێویەکان زیادیان کردووە بەڵام بەداخەوە ئەوە مانای ئەوە نییە چکە ئێمە داتایەکمان نیە بەراوردکاری بکەین بڵێن بزنەکان پێشتر کەم بوون و ئێستا خەڵک زۆر بە دوای ناگەڕێ خەڵک کامێری پێ خەڵک بە ئاسانترە چێتە ناوچە شاخاوەکانەوە ئێستا خەڵک کامێرە تراپ دانێ ئەو کاتی کە من بۆ یەکەم جار کامێرە تراپم دانا کەس نێزانی کامێرە تراپ هەیە یان نییە چییە ئێستا هەموو فۆتۆگرافەرێک کامێرە تراپێکی هەیە لەبەرەوە ئەمە مانەوەنی بەداخەوە ئەو فکرەیە کە گیاندارەکانمان زیای کردووە هانی ڕاوچەکانەیە کە بە ئاسانتریش ڕاو بکەن نەک ڕاوچەکان خەڵکی تریش بە ئاسانی ئەیانەوە گیاندارەکان ڕکون گیانداری دەگمەنمان بەڕاستی زۆر زۆرە و پێویستە هەمووشیان بپارێزن یعنی ئێستا سمۆرە کە بەحساب گیاندارێکی دەگمەن نییە بەڵام ئەوەنە ڕاوەکری ئەوەنە بەلێشاو لیان ئەبرێ بۆ منتقە جنوبیەکان وەکو دەسەمۆ پێت بەکارهێنرێن کەروێشکی ساهر بە ئاسانی نابینرێ ئەوە نەڕاو کراوە خەریکی قرازی پێکرێ چالاکە ئەمانە هەمویان وایان لێکراوە بەهۆی ڕاوەوە تەبان کاک بەهێز باسی کۆمەڵک لەمپەر و ناڕەحەتی و ئەوانە کرد تاوان ئەم بابەتە دەست و پەنجەدانمکردن لەگەڵ سروشت و شاخ و کەژووکێ و ئاژەڵی کێوی متعشی هەیە بێگومان بابەتی خۆش و ئەمانەشی تیا ڕۆیە من حەزەکەم دیوێکی ئەوشمان پیشان بێ ئەم حەز و خولیا و خۆشی و ئەم ئیشکردنە لەم بوارەیە چ شتێکی بە ئێوە بەخشیوە وڵاهی زۆر کەس ئەم پرسیارە لەوانەیە لە لای زۆر کەسی شۆک و پرسیارێک لە مێشکی خۆی شاگەڵاڵە بێ منەمە لێرە بۆ هەمانی ڕوونکەمەوە لە ڕاستیا ئیشکردن ئێمە ئیشمان لەسەر ژیانی کێوی کردووە هەتا ئەم خولەکەی ئێسا لە وڵاتی ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو ئەرکێکی دینی وەکو ئەرکێکی نیشتیمانی بینمانە بەدەر لەوە هیچ شتێکی تیانم لە زۆر وڵاتی دنیا ئیشکردن لەسەر ژیانی کێوی پیشەیە یعنی واو لێ ئەکا بوژێنێ واو لێ ئەکا یارمە پاکپشتی بکە بەڵام لە وڵات ئێمە هێشتا ئەوەیش نییە و یعنی ئەمە هەر ئەوە نییە بۆ نمونە بڕۆین گیانداری کێوی تۆمار بکەین و وێنەیەکی دابەزێنەوەمان ئەتوان بڵێم ئەگەر ئیشکردن لەسەر ژیانی کێوی دابەزاندن و یان بڵاوکردنەوەی وێنەی گیانداری کێوی بێ ئەوە ئێمە هێشتا ئەوە نین لەبەرەوەی ئێمە ئامانجمان هەمیشە پاراستنی گیاندارە کێوەکان بوو نەخستنە ڕووی و زۆر کەسیش ئەوەی بمان ناسێ لە نزیکەوە ئەگاداری ئەوەیە کە ئێمە چیمان لە بەردەستایە و نایخێنە ڕووداوێکی خۆشەگەل لەم ماوەیە کە و ئەوەی کە ڕووداوی خۆش بێ وەکو پێشتر وتم ناخۆشی تیا هەیە و ئەوەشی کە خۆشە کاتێک کە تۆ بۆ نمونە ئێمە بەتایبەت لەم بەڵگە فلیما توانیمان کە ینی پەڵنگی مەیە بۆ یەکەمین جار لە ئاسی کورسان و عێراقا تۆمار بکەین و خێزانی پەڵنگیش بۆ یەکەمین جار لە ئاسی کورسان و عێراقا تۆمار بکەین ئەمە هەستێکی خۆش بوو ینی شتێکی زۆر زۆر تایبەت بوو بەلامانەوە و هەر لە ناو چوارچەوەی دۆکۆمنتارەکەیشا ئەومان نەشاردۆتەوە هەستەکەمان خستۆتە ڕوو بەڵامی تر لە بەرامبەر ئەوەیش هەموو کاتێک کە بیر لەوەکەیتەوە گیاندارە کێوەکان پارێزراونین و خەمی پاراستنیان ئەبێتە خەمێک لەلاو هەنێک کات واو لەیەکە نەتوانی ئەو چێژش کە پێویستە بیبینی لەو کاتە خۆشان زۆر باشە کاک بنە بین و لای بەڕێزت تۆ هیچ بەسەراتێ شتێک بۆ لە زوومی کامێراکاتەوە ئیتر سەرسامی بڵێ ئەوە چۆن ڕوویان شتێکی لەو بابەتە
ڕاستی ئێمە 4 ساڵ با بڵێن 3 بۆ 4 ساڵە خەریکی ئەم کارین و بەڵێ. یەکێک لەو حاڵەتانی کە سیر بوو بەلای منەوە ئێمە چەندێکە هەرگیز چۆن ئەڵێ پڵنگەکانمان نەدیوە بە چای خۆمان لەبەرەوەی بەردەوام کامێرەمان داناوە چەند ڕۆژێک ڕۆشتوین دوایی چوینەتەوە سەری یەکێک لەو حاڵەتانی کە ڕوویە چوین بۆ سەیری کامێرەکان و کاگنەبەز لەوانەیە لە ڤیدۆکانە بیبینن هەستی بە شتێک کرد خشپێک شتێک هاو ئەوانە ئەیتر دیار نەما ڕۆی بەپەلە ڕۆیشت و ئەوانە نزیکی چارێکێک دوایەوە گەڕاوە من و کاکبێز خەریکی کامێرەکان بووین سەیری میمۆری بکە و بیخەرە سەر لاپتۆپ و ئەو شتانە نەبەس هاتەوە شپرزە ببوو ئیتر قسەیە کرد و ئەوانە وتمان چییە وتی وەڵایی وابزان پڵنگەکەمان هەڵفڕان اینجا زۆر هەستێکی سیر بوو بەلای منەوە ئێمە چەندێکین بۆ ئەم شاخە لە کامێرەکانەوەی بینین بەڵام هەرگیز خۆمان نەمان بینیوە کاکبێز نایانەوە بڕوە بەیش زۆر شپرکەوتون پێم وابێ قسەکەش پێ بڕم پەلامارێکی کیانیایی سریکە یەک کێشیان نییە بەس ئەوەی خۆش بوو چوینەوە سێری ئەو کامێرەیەمان کرد کە لە وڵاتر دانرابوو چۆن بڵێ لە ژووری ئەودی بوو و سێرمان کرد ڕێک چارێکێک پێش ئێمە یەکێک لە پڵنگەکان بەوایە تێپەڕێت و شتێکی سەیریش بوو ینی بۆ دەرەکەوێت کە ئەم ئاژەڵانە چەند بەهەستن چەند هەستیارن و چەند شەرمنیشن لە مرۆڤ ینی لەوانەیە لە دووری 500 متر 400 مترەوە گوێ لە ئێمە بوو بێت بەپەلە ئەو شوێنەی بەجێهێشتو بێت و ئەوە یەکێک بوو لەو حاڵەتانەی کە تقریبەنەوە سلمێنەکە ئێمە ئەو نرژ نەترسین لەو ئاژەڵانە چونکە ئەوان خۆیان ئەوان لە ئێمە ترسن دوورەکەونەوە خۆی بەداخەوە ینی ئەوان زۆرە ترسن بەڵام ئەبێت تێش بگەین لەوەی کە ئەمانە ئاژەڵی کێوین و بە هەرگیز ینی هەرگیز وا بیر نەکەینەوە کۆکو پشیلەیەک یان وەکو سەگێک بمانەوێت دەستی لێبێن و خانەخانەوەڵام من پرسیارێکم وتم لێ دەکەم لە بیرم نەچێتەوە بەس لە 30 سانیا وەڵام بەرەوە بۆ ناوتان ناوە ڕێکخراوی پڵنگانی بێستن لەناو ئەم هەموو ئاژەڵێکیویە زۆر بە کورتی پرسیارێکی جانە یەکێک لەوانە لە ڕاستی ئەوەیە هەتا ئێستاش کوردی خۆمان کە ڤیدیۆکی نوێی پڵنگە بینن وێنێکی پڵنگە بینە لە هەر بەڕاستی پڵنگمان هەیە یا ئەڵێن ڕاست نییە پڵنگ لە وڵاتی ئێمەیانی و هێناویانە و سەبەت ئەوی شیری چێوی و گەورە ئەوە یەکێک بوو لە هۆکاری ئەوەی ناوەکەمان ناو پڵنگ دووەم شت دەبەروی ویستمانە هەمیشە پڵنگ وەکو چترێک لە ڕاستیە لەو ڕۆژەوەی پڵنگ لەسەر ئاسی هەموو عێراقات تۆمار کرا لە 2011 لەو ساڵەوە من هەمیشە ویستومە کە ئەو پڵنگە بەکاربێنین وەکو چترێک بۆی وڵاتەکەمان بناسیێنین لەخوا بەزیا بێ سەرکەوتو بووین و ئیشەڵا بەردەوامیشە بین ئەو بۆی بێ سنووریشە لەبەروی گیانەوەرەکان سنوور نازانن و هەروەها ئێمەش وەکو خۆمان سنوور نازانین ئەو کاری ئەکەین پێویستە بە زەویەوە بە هەموو وڵاتەوە بە تەندروستی هەموو مرۆڤەکانەوە لە هەر کوێیەک بن لە دراوسەکانمان بێرا ڕۆڵدەستان شتێکە ما بێت ئەماشی پێ بکەیت وەڵاهی دەستخۆشیمانەیە بۆیەوە سپاس بۆم میوانداریە وەڵی تری هیوادارین ئاستی وەشیاری تاکی کۆمەلگاکەمان بگاتەوەی کە ئەوانش ئەم خەمە هەڵبگرنەوە و ئەمە ببنە بەشێک لە هۆکاری پاراستنی و گیاندارەکیوانەوە مانەوە بە هەموو کورسانیش بڵێن کە وڵاتەکەمان هێشتا جوانی تیاماوە بە هەمومانەوە جوانیانە بێڵینەوە بپارێت خۆ دەستان خۆش زۆر بەخێر بەسپاس بۆ خاچوو هەنا ئەحمەد ڕەزا سەرۆکی ڕێکخراوی پڵنگانی بێسنوور و کاک بێز فاڕۆ شارەزای ژینگە و ژیانی کێوی کاک بنوار ڕزگار زیندەوەرزان و فۆتۆگرافەریە خوا بەخێر بەسپاس بۆ بەخێر بناخوا